ئەمانە کە دەبینن پیتەکانی زمانی ئینگلیزین. سەرەتاوە دەڕۆینە سەری ئەو پیتانە و باسییان لێ دەکەین جوان گوێ بگرن. دەڕۆینە سەری پیتی ئەوەڵ بە ئەوەڵدانەکەیان دەڵێن A B C D. بەشی دووەم E F G H H هەڵی I. بەشی دووەم بەڵێ J K L M N O P Q R S T U V W X Y Z. لە لەهجەی ئەمریکایەکانە بەکاری دێنن و هەروەها هەمانە Z لە لەهجەی بریتیشەکان واتە ئینگلیسیەکان. خۆشەویستان، لەم بەشە لە ڤیدیۆکە باسی چەند نمونە و نموزەجێک دەکەین بۆ ئەو پیتانە کە بەکارمان هێناوە و هەروەها باسی ئەو پیتانە دەکەین کە لە زمان ئینگلیزیدا بە گەورەی دەیانووسین یان بە بچکەلانەیی. A وەکو چی؟ وەکو ئەپڵ. هەمووتان کۆمپانی ئەپڵ دەناسن کە ئەو کۆمپانیەکی زۆر گەورەیە. باش، پیتی دووم پیتی بێیە، پێ دەڵێن A B. وتمان چی؟ B وەکو چی؟ وەکو بۆک. C وەکو چی؟ وەکو کافی یانە چی؟ ماناکە یانێ قاهوە. پرسیارێک هەیە، تۆ دەڵێ C وەرێ لە نمونەکە ئەو نموزەجەکە هێناتە دەڵێ کێ؟ خۆشەویستان، لە بەعزێ جیانە ئێمە ئەم پیتە سێ دەڵێن وەکو سیتی سنتەر، و لە بەعزێ جیانیچە کە لەم نموزەجە باسمان لێ کرد وەکو کافی بە کاف دەیخوێننەوە. لە ڤیدیۆکانی دواترە باسی ئەم پیتە دەکەن کە بۆچی بە C یان بە کێ دەیخوێننەوە. پیتی چوارم لە زمانی ئینگلیزیە، پێ دەڵێن چی؟ پێ دەڵێن D وەکو چی؟ وەکو داڵر. یانی چی؟ یانێ دۆلار. ئەمیش لە پیتی چوارم. پیتی دوایی E وەکو education. یانی چی؟ یانێ فێربوون. F وەکو چی؟ وەکو fire. یانی چی؟ یانێ ئاگر. دەچینە سەری پیتی دوایی. بەڵێ پیتی G وەکو grapes یانێ ترە. ئەم پیتەیچە وەکو پیتی سیە کە باسمان کرد وتمان بە کێ دەیخوێننەوە. ئەم پیتەیچە وایە، پێ دەڵێن G، وەلێ لە قسە پێکردنە لە گفتوگووە پێ دەڵێن چی؟ دەڵێن گێ وەکو ئەم میسالەکە باسمان لێ کرد. پیتی H وەکو چی؟ وەکو human. یانێ چی؟ یعنی مرۆڤ، یعنی ئینسان. ئەم پیتەیچە وەکو پیتێ سیەکە باسمان لێ کرد وتمان دەڵێن C، ناوی سیە، وەلێ لە قسە پێکردنە دەڵێن کێ. یان وەکو پیتێ G کە وتمان پێ دەڵێن گێ. ئەم پیتەیچە وایە. پیتی I وەکو I یان چی؟ یانێ من. ئەڵبەت ئەمە من نیم لەم ڤیدیۆوە، ئەمە کەسێکی ترە.
ئەگەر کەسێک گەرەکی بێت کە خۆی بناسێنێ بە کەسێکی تر لە زمانی ئینگلیزیدا دەڵێ I am بەم شێوازە I am یانی چی؟ یعنی I am ئەو لە قسە پێکردنی زۆرە ئەو ئەی لە وەسەتی I am لە وەسەتی ئایەکە و میمەکە حرفی پیتی ئەی نامێنێت بەم شێوازە J وەکو jungle یعنی دارستان لە زمانی ئینگلیزیچە فارستێکی پێ دەڵێن K وەکو keyboard یعنی چی؟ کیبۆرد لە دوو دانەوەشە پێکاتووە کی بە کلێت دەڵێن و هەروەها بۆرد بەو سەفحەیە دەڵێن کە لە کۆمپیوتەرەکە هەمانە L وەکو light یعنی چی؟ یعنی ڕۆشنایی یعنی نور light M وەکو مازڵم یعنی چی؟ یعنی مسلمان N وەکو چی؟ nature یعنی چی؟ یعنی کەژوو دیمەن تەبیعەت O وەکو old یعنی چی؟ یعنی پیر خۆم کوڕە جوانە وەلێ خۆی دەڵێ چی؟ دەڵێ کۆرۆنا پیری کردین P وەکو planet یعنی چی؟ یعنی سەیارەکان سەیارێ Q وەکو چی؟ وەکو کۆران یعنی چی؟ یعنی کتێبە ئاسمانیەکەی خواگیان قورئان R وەکو چی؟ وەکو river یعنی چی؟ یعنی ڕۆخانە S وەکو چی؟ وەکو sun T وەکو tree یعنی چی؟ یعنی دار U وەکو underwater یعنی ژێری ئاو زاراوەی ترمان هەیە کە بریتیشە من ئەم زاراوەی ئەمریکایەکەم پێ خۆشتر بوو لە زاراوەی بریتیشەکان دەڵێن underwater بەم شێوازە و دەڵێن چی؟ V virus یعنی چی؟ یعنی ڤایرۆس وەکو دەڵێن ڤایرۆسی کۆرۆنا W وەکو walk یعنی چی؟ یعنی ڕێکەوتن Xbox یعنی چی؟ نوعی گەمەز کە گەنجەکان بەکاری دێن بۆ گەمەکردن Y yellow یعنی ڕەنگی زرد کەر ناوشۆخی دەکەم کەر ناڵێن دەڵێن Z
زیبرا ئەم کەرە وەحشیە. خۆشەویستان و بەڕێزان، هاتینە کۆتایی دەرسەکەمان لە باسی پیتەکانی زمانی ئینگلیزی. بۆ لەبەرکردنە ئەم پیتانە دەبێ یەک کار بکەن. چه کارێ بکەین؟ ئەم پیتانە وەکو گۆرانی دووپاتی کەنە و بۆ خۆتان بێژنی. وەکو چی؟ ئەلان بۆتان دەڵێن A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z. بەم شێوازە پیتەکانی زمان ئینگلیزی تکراریان بکەنەوە فێرە بن ئینشەڵڵا.